نەک بۆ چاودێرانی سیاسی بەڵکو بۆ هەر هاوڵاتیەک کە لە عێراق بژی زۆر چاک دەزانێت ئەم عێراقا وڵاتێک یان دەوڵەتێکە هیچ جۆرە سەروەریەکی نییە ڕۆژانە لەلایەن دەوڵەتانی دراوسێەوە سەروەری پێشێل دەکرێت هیچ جۆرە سەقامگیریەکی سیاسی ئابووری کۆمەڵایەتیشی تێدا نییە وڵاتێکە لە ناوەوە میلیشیا بەڕێوەی دەبا بەڵام ئەوەی جێگەی تێڕامانە ئەوەی جێگەی سەرسوڕمانە ئەوەیە سەرانی عێراق وا قسە دەکەن کە عێراق وڵاتێکە ئەوەندە دیموکراسیە ئەوەندە سەروەریەکەی بەرزە و پێشێل ناکرێ ئەڵێ سویسرایە ئێمە لەسەر ئەم بابەتانە لەسەر ئەم قسانە بە تایبەتیش لەسەر ئەو قسانی کە محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لە نیویۆرک لە پەراوێزی کۆبوونەوەی کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتووەکان کردوونی سەبارەت بە عێراق و هەروەها سەبارەت بە هەرێمی کوردستان ئەمانە هەمویان کۆمەڵی پرسیارن لەگەڵ میوانەکەمان ئێمە قسە زیاتری لەبارەوە دەکەین میوانەکەشمان زۆر بەڕێز دکتۆر حەمید کیفایی لێکۆڵەر لە کاروباری سیاسی و ئابووری لە ڕێی سکایپەوە ڕاستەوخۆ لە لەندەنەوە لەگەڵماندایە بەڕێز کیفایی ئێوارەتان باش خۆشحاڵین و گەلێک سوپاس کە جارێکی دیکەش لە ژووری هەواڵی کوردستان 24 لەگەڵمانن با لە سەرەتای قسەکانی سوودانیەوە دەست پێ بکەین سوودانی دەڵێ عێراقی دوای داعش عێراقێکی نوێیە بەڵام ئەوەی کە هەیە عێراق هیچ سەروەریەکی نییە ڕۆژانە سەروەری پێشێل دەکرێت هیچ سەقامگیریەکی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیشی نییە خوێندنەوەتان بۆ ئەم قسانە چییە عێراق چ جۆرە دەوڵەتێکە سڵاو لە ئێوە لە هەموو بینەرانی بەڕێزی کوردستان 24 بەڵێ عێراق هەوڵ دەدات کە ببێتە دەوڵەتێکی خاوەن سەروەری یاخۆ دەوڵەتێکی فەرمی خاوەن سەروەری بەڵام ئەمە لە کاتێکدایە کە ژمارەیەکی زۆری گروپە چەکدارەکان لە بەرژەوەندی وڵاتانی دیکە ئەجندای وڵاتان پیادە دەکەن و هاتوونەتە ناو سەروەری خاکی عێراق و ئێمە هەمومان هیوادار بوون کە تا ئێستا شەر هیواداری کە بەڕێز محەممەد شیع سوودانی بتوانێت سەروەری عێراق بەهێز بکاتەوە و هەموو چەکە لە سەدەرچووەکانی دەستی میلیشیاکان کۆنتڕۆڵ بکات بە تایبەت ئەوانەی کە سەر بە ئێرانن و هێزە چەکدارەکانی عێراقیش یەک بەخات و لەگەڵ هێزای ئەمنیەکانی دیکە ئەمە تا ئێستا جێبەجێ نەکراوە ئەو چاوەڕێش ناکرێت کە لە ماوەی داهاتوشدا جێبەجێ بکرێت کە تا ئێستا بە هیچ شێوەیەک هیچمان نەبینیوە لە ماوەی ئەو ساڵی دەسەڵاتەیدا کە هیچ هەنگاوێک بەو ئاراستەیە بنێت هەرچەند هیوادارین بەڵام ئەوە نابینین پێشبینیش ناکەین هیچ توانایەکی هەبێت لەم ماوەیەدا بەر لە هەڵبژاردننی ساڵی داهاتوو کە کارێک بکات من دەڵێم ئەگەر بەڕێز محەممەد شیع سوودانی توانی لێ دەسەڵات بمێنێتەوە لەوانەیە بتوانێت بتوانێت هێزە ئەمنیەکان یەک بخات و هێزە سەربازیەکان یەک بخات و پارێزگای لە سەروەری عێراق بکات و هێزێکی نیشتمانی عێراقی پێک بهێنێت کە لە ژێر فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بێت و لە ژێر فەرمانی وڵاتانی دیکە بێنێتە دەرەوە زۆر باشە بەڕێز کیفایی سوودانی لە بەشێکی تری قسەکانیدا دەڵێ دەستور هەموار دەکەینەوە من پرسیارەکەم ئەمەیە مەترسی ئەمە لە چیدایە ئایا ئەمە بەرەو ئەوە ناچێ عێراق بڕوای بە فیدرالیزم نەبێ و هەوڵ بدەن عێراق بەرەو دەوڵەتێکی مرکزی و دیکتاتۆری بگەڕێننەوە نەخێر من لەو باوەڕدانیم کە بتوانێت محەممەد شیع سوودانی بتوانێت یاخۆ هەر کەسێکی دیکە سیاسی عێراق بتوانێت فیدرالیەت هەڵوەشێنێتەوە ئەم بژاردەیە کورد باوەڕی پێیەتی و ئەمە بژاردەی ڕاست و تەندروستیشە چونکە وڵاتێکە لە وڵاتێکی فرەچەشنە وڵاتێکە لە پێکەتەی جیاواز و کولتوری جیاواز پێکاتوە چەندین ناوچەی جیاواز لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتی و کولتوریەوە لە ناو ئەو وڵاتەدا هەیە بۆیە من لەو باوەڕەدام کە فیدرالیەت ئەو سیستەمە نمونەیەیە کە
پێویستە لە عێراق بەردەوام بێت و سەبارەت بە دەستوریش لەوانەیە بەڵێ هەڵبەتە پێویستە هەندێکی هەموار بکرێتەوە چونکە کێشەی زۆر لە ناو دەستوردا هەیە وڵاتانیش ئەمە لە وڵاتانیش هەر دەکرێت لەگەڵ گۆڕانکاریە کۆمەڵاتی سیاسیەکان هەموو وڵاتێک هەمواری دەستورەکانیان دەکەنەوە بۆیە من لەو باوەڕەدام کە گۆڕینی دەستوریە خۆتەمارکردنەوەی دەستور شتێکی پێویستە بەڵام نابێت عێراق دەستبەرداری فدرالیەت ببێت چونکە کە ئەمە پێویستە و ضرورەتێکە بۆ توێژ و چینەکانی عێراق نەک تەنیا لە هەرێمی کوردستان بەڵکو لە باشوور ئێستا هەوڵێکەیە بۆ دامەزراندنی هەرێمی باسرا هەروەها هەرێمەکانی دیکە ڕابگەێنرێن ئەمە یەکێتی عێراقیش دەپارێزێت و هێزی زیاتر بە عێراق دەبەخشێت. زۆر باشە بەڕێز کیفایی هەر سوودانی لە میانی دیدارەکەیدا دەڵێ ئێمە هیچ کێشەیەکی سیاسیمان لەگەڵ کورد لەگەڵ هەرێمی کوردستان نییە و ئەوان کارێکتەرێکی سەرەکین بەڵام ئەوەی لە واقعدا دەبینرێ سیاسەتی برسیکردنی خەڵکی کوردستان لە بەغداوە پەیڕەو دەکرێت خوێندنەوەتان بۆ ئەو دوو جۆرە سیاسەتە چییە؟ من لەو باوەڕەدام کە ئەم تۆمەتە ئاڵوگۆڕکراوانە پێویستە ڕابگیرێن عێراق دەوڵەتێکی یەکگرتووە و هەرێمی کوردستان هەرێمێکی سەرکەوتووە و ئەوەشمان بینی لە ڕووی ئەمنیەوە لە گەشەپێدانی ئابووری کە لە هەرێمی کوردستاندا هەیە نمونەیەکی زیندووە جیاوازە لە هەموو ناوچەکانی دیکەی عێراق پرسی ڕاگررتنی شایستەدارەکانی هەرێمی کوردستان کارێکی تەندروست نییە بەڵام لە هەمان کاتدا پێویستە ئەمە لە ڕێگەی دانوستانەوە چارەسەر بکرێت لە نێوان هەرێمی کوردستان و دەوڵەتی فێدراڵ ئەمە تاکە چارەسەری نمونەیە بەڵێ کێشە هەنوو بەڵام لە هەمان کاتدا دەکرێت بەسەر ئەو کێشاندا زاڵ بن و هەردووک لا بەیەکەوە کار بۆ چارەسەرکردنیان بکات و حکوومەتی فێدراڵ توانی هەندێک بڕەپارە بۆ هەرێمی کوردستان بنێرێت لێرەدا هەندێک کێشە ڕوودەدەن هەندێک کاڵێ ڕوودەدەن بەڵام پێویستە بەو ئەو بەسەر ئەو هەڵانەدا زاڵ بن بۆ ئەوەی پەیوەندیەکان بەهێزتر بوون و لەوانەیە کە ئەماش لە ژێر فشاری ئەو لە ئەولادا دۆخەکە بەم شێوەیە بەم زۆر باشە بەڕێز کیفایی هەم سوودانی دەڵێ ئێمە ئیتر پێویستمان بەهێزی بیانی نییە ئەمە لە کاتێکدایە کە عێراق هیچ سەروەریەکی نییە پێت وایە ئێستا پەیوەندیەکانی ئەمریکا و عێراق لە چه ئاستێکدایە کەوا دەڵێن پێویستمان بە هێزەکانی ئەمریکاش نەماوە عێراق پێویستی بە پاڵپشتی ڕۆژاوا هەیە بە دیاریکراویش پاڵپشتی ئەمریکا لە جیاتی ئەوەی ئەو پێویستە سوود لە ڕێکەوتنی استراتیژی ببینێت ئەمە لە بەرژەوەندی عێراقدایە ئەوەندەی عێراق لی سوودمەندە لەو ڕێکەوتنە ئەوەندە ئەمریکا لی سوودمەند نییە ئەو گوتەیەکە دەڵێت عێراق هیچ پێویستی بە وڵاتانی دیکە نیە ئەمە ڕاست نییە ئەمە لە ساڵی 2014ەوە بۆمان دەرکەوت کاتێک سێ گەورە پارێزگای عێراق کەوتنە دەستی کۆمەڵە گروپە تیرۆریستیەکان پێویستە ئێمە سەرکێشی بە ئابووری و ئایندە و ئاسایشی عێراقەوە نەکەین ئەمە سەرکێشیە گوتەکانی سوودانی ڕاست نین پێویستە ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ ئەمریکا بەهێزتر بکەین چونکە وڵاتێکی زلهێز و خاوەن هەژمونە لە جیهان و وڵاتێکی خاوەن بەتوانایە و ئەوەی عێراق ئەوەی کە سوودانی دەڵێت عێراق لاواز دەکات ئەگەر جێبەجێ بکرێت کفایی هیچ کاتم نەماوە تکال لێکم بە کورتی وەڵام دەرەوە دێمە سەر بابەتی دیناری عێراقی هۆکار چییە دیناری عێراقی بە بەردەوامی دادەکەوێت لە بەرامبەر دۆلارە هۆکاری ئەمە چی ئایا ئەمریکایە یاخود هەناردەکردنی دۆلارە بۆ وڵاتێکی دراوسێ ئەمریکا نییە بە دڵنیایەوە کێشەکە لە دیناری عێراقیدایە و لە حکوومەتی عێراقیدایە و پێویستە حکوومەتی عێراق بە جددی پێداچوونەوە بۆ ئەو بابەتە بکات و گەنداڵی
لە عێراقەیە و پارە بە قاچاق دەبردرێتە دەرەوەی عێراق و هەروەها کەمیش لە نەختینەی دۆلار لە بازاڕی عێراقیدا هەیە ئەویش بەهۆی بوونی ئەو پارەیە کە دەگۆڕدرێت بە دۆلار لێرە خواستێکی زۆر لەسەر دۆلار هەیە لە جیاتی ئەوەی کە هەندێک لایەن هەن کە دەیانەوێت پارە حەواڵە بکەن چونکە ئەوان لە کارتی بانکی عێراقی دەترسێن هەروەها پارێکی زۆریش بە قاچاق دەبدرێتە وڵاتانی دیکە کە ڕێگە پێدراو نییە کە دۆلار بەدەستیان بکات ئەمە کێشەیەکی عێراقیە و پێویستە چارەسەر بکرێت و دۆلار نرخەکەی دانابەزێت و هەروە خۆی ماوەتەوە کێشەکە لە دینارە دیناریش بە هیچ شێوەیەک کێشەکە چارەسەر ناکات تەنیا لە ڕێگەی ڕێککاری جددی نەبێت لایەن حکوومەتی عێراقەوە. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر حەمید کیفایی توێژەر و شارەزای سیاسی و ئابووری ڕاستەوخۆ لە ڕێگای سکایپەوە لە لەندەن لەگەڵ مامگەلێک سپاس بۆ ئێوە ئێوارەتان باش.